لەم بەشەیە ئاری گۆرانیەکی مامۆستا عەباسی کەمەندەی ئەوتەوە با عالم بێژێت تەنیا و بێکەسە مەیلی تۆم تەنیا لە عالم بەسە مەیلی تۆم هەبێت لە عالم بەس جا گۆرانیەکی زۆر زۆر جوانە بەڕاستی ئەوەی کە خۆشەویستی هەبێت ئەڵێت کە بۆ نمونە تەنیا ئەوەی کە ئەو سەیری بکات و ئەو دڵی بەلایە ئیتر بەسێتی پێویستی بە کەسی تر نییە ئێمە قسە لەسەر ئەم بابەتاکە ماتا لەسەر ئەوەی کە ئەم خۆشەویستیە بەڕاستی واد لێ کات کە واد لێ بکات پێویستە بە هیچ شتێکی تر نەمێنێ پێویستە بە کەسێکی تر نەمێنێت جێگرەوەی هەموو کەسێکە بۆت ئەمە تا چەند کارەکاتە سەر ژیانت لەسەر ئەم بابەتات دوین لەسەر گرنگی خۆشەویستی بۆ ژیان و بۆەوەی کە لەسەر ئەم بابەتە بدوێت میواندارەتی زۆر بەڕێز محەممەد گۆمەشینی میوان کردووە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتی و ڕاوێژکاری خێزانین لە هەولێری عزیزەوە لەگەڵمانە بن کاک محەممەد سڵاو لێبێت سڵاو لە بەڕێزت سڵاو لە هەولێری ئازیز و خۆشەویست بێ مامۆستا محەممەد ئەگەر ئاریوا دیارە بەداخەوە هاوکارم سەحاریش باسی کرد باس لە خۆشەویستی و کاریگەریەکانەکەین یعنی با کۆمەڵک پرسیار هەیە بەجێ بێڵین بۆ میوانەکەمان یەکێک لەوانە ئەو کەسانی لە پرۆسەی خۆشەویستیدان چ گۆڕانکاریەک بەسەر کەسایەتیاندا دێت واتە خۆشەویستی چ کاریگەریەکی لەسەر کەسایەتی و هەڵسوکەوتی ڕۆژانیان بەجێهێشتووە دەوترێتەوە کەسانی کە لە پرۆسی خۆشەویستیدا نەرمونیانترن دەپرسین وایە ئەنێمەش بکەین بە پرسیار وەکو تۆ باست کرد هەندێک جار مەیلەکە تۆ بە یەک کەس ئەتوانی ئەنی خۆشەویستی وایە وەکو لە سەرای بەرنامەکە شەوتمان دڵشەمە نەفێر نییە ئەم هەموو سەرنشینە لە خۆ بگرێت یەک سەرنشین دەتوانێت لە وێزگەی یەکەمەوە تا کۆتایی وەزگەکە لەگەڵ تا بڕوە هەندێک جار لە هەندێک وێزگە بەداخەوە پسڕان خەلەل گرفت دروست دەبێت بۆ ئەم خۆشەویستیە ئاساییە ئایا دەکرێت مرۆڤ لە فارگۆنێکی تر و وێزگەیەکی ترەوە دەست پێ بکاتەوە ئەمانەکەینە پرسیار هەمی لەیانەکەمان باشچینە لای کاک محەممەد گۆمەشینی کە توێژەری کۆمەڵایەتی و ڕاوێژکاری خێزانین لە هەولێرەوە کاک محەممەد سڵاو لێ بە دووبارە گوێت لە دەنگی ئێمەیە سڵاو بۆ ئێوە هاوڕێیان بەیانیتان بە بەداخەوە تاکو هاوڕێیانمان و هاوکارانمان هەوڵەدان کە کێشەکە چارەسەر بکەن با لەگەڵ ئاریا باسێکی ئەمەش بکەن کە خۆشەویستی ئاری هەمیشە وترا پەیوەندی بەدڵەوە هەیە ئەمە لە کۆنەوە ئەم باوەڕە هەبووە توێژینەوە زۆر دەسەری کراوە سەلمێنرا دواتر لە ڕووی هەرزانستیشەوە کە دڵ لە بینانیە بابەتەکە مێشکە بەڵام ئیتر ئەمە ڕێشەکەی ئەگەڕێتەوە بۆچی وا دیارە ڕێشەیەکی کۆن و دوور و درێژی هەیە بەڵام لە ڕۆزانستێکیشەوە زۆر هەڵدراوە کاری لەسەر بکرێت توێژینەوەی لەسەر بکرێت بۆ نمونە لەسەر ئەو کەسانی کە ئەکەونە داوی خۆشەویستیەوە یان ئالوودەی خۆشەویستی ئەبن زۆر هەڵدراوە کە لە ڕووی زانستی و توێژینەوە بکرێتەوە بۆ نمونە ئەوانەی کە بینراوە کە لە خۆشەویستیەکی زۆر گەرم و گڕ و چڕ و بەتینان بینراوە بەڕاستی هەندێک لە بەشەکانی مێشکیان ئیشەکات باشیش ئیشەکە هەندێک لە بەشەکان ئیش ناکە زۆر جار ئەم بابەتە هەیە ئەڵێن کابرا کەوتووەتە داوی خۆشەویستیەوە ئەڵێ ئاگای لە خۆی نەماوە بەڕاستی ئەمە لە ڕۆزانستیەکەوە سەلمێنراوە کە بەشێک لە مێشکی لانێ باش ئیش نەکە یان ئیش نەکە جا ئاری باسی خۆشەویستی کرد باسی پرسیارەکان من باسی پرسیارەکانم کرد ئێستا جوابی پرسیارەکان بەجێ هەڵینەوە بۆ کاک محەممەد گۆمەشینی کە لەگەڵمانە بێت هیوادارین ئەمجارە پەیوەندیەکەمان لەگەڵ جەنابی جێبەجێ بکرێت کاک محەممەد سڵاوێکی دووبارە لە بەڕێزت بەیانیت باش سڵاو بۆ ئێوە سڵاوی خۆشەویستی لە هەولێر و بە ئێوە بەیانیتان باش کاک محەممەد هەر بابەتەوە با دەستی پێ بکەین لەگەڵ ئاریا مناقشەیەکی گەرم و گوڕمان کرد لەسەر ئەوەی کە بۆ نمونە هەندێک لە کەسەکان باوەڕیان بە خۆشەویستی هەیە ئەوەی کە ڕۆژێکی بۆ تەرخان بکرێت هەندێک ئەڵێن نە بەو شێوەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئایا بۆ خۆشەویستی و بۆ ئەوەی کە تۆ کەسێک دڵنیا بکەیتەوە لە خۆشەویستی خۆ تا چەند گرنگە کە تۆ گرنگی بەوە بەی دەربڕینیش لەگەڵ یا هەبێت سڵاتان لێبێ بابەتی خۆشەویستی یەکێکە لە بابەتە گرنگەکان دیارە ژیان بێ خۆشەویستی نە تەواو بێ و نەماناش دەدا لەبەرەوەی خۆشەویستی یەکێکە لە بنەما سەرچەکانی بەردەوامبوونی ژیان چونکە مرۆڤ کاتێک لەدایک دەبێ ئەگەر خۆشەویستی دروست نەکە لەگەڵ دەوروبەری خۆی لەگەڵ ژینگەی خۆی لەگەڵ هەموو ئەوەی لە چواردەوریتی ناتوانانی ژیان بەردەوام بێ هەموو ئەو خەڵکانی کە بێزار دەبن هەموو ئەو خەڵکانەی کە
با بڵێن ژیانیان لە ناخۆش دەبێت هەموو ئەو خەڵکانی کە حەز بە بێزاری دەکەن لە ژیان ئەمە پێچەوانی خۆشەویستی هەڵدەبژێرن پێچەوانەکە هەڵدەبژێرن کە بریتێ لەوەی کە ئەم کەسانە بەڕاستی هیچ حماسەتێک و هیچ ئینتیمایەکیان نامینێ بۆ ژیان چونکە خۆشەویستی لەلایەن نەماوە بابەتی دیاریکردنی ڕۆژێک بۆ خۆشەویستی یا دیاریکردنی هەر ڕۆژێک بۆ هەر بابەتێک ئەم بابەتە یعنی ئێمەش دەزانین بۆ نمونە کە دەگوترێت ڕۆژێک بۆ دایک ڕۆژێک بۆ منداڵ ڕۆژێک بۆ خوشک ڕۆژێک بۆ برا دیاریکردنی ڕۆژێک بۆ هەرچی یعنی هەر بابەتێک هەرچین و توێژێک کاتێک ڕۆژێکی بۆ دیاری دەکرێت ئەمە لە پێناو ئەوەیە تۆ کە کۆی ڕۆژەکانی ساڵ بۆ نمونە سەرقاڵی و با بڵێن بۆهۆی سەرقاڵ بوونت بە ژیان و بابەتەکانی دیکەی ژیانتەوە و باشترە وەکو بابەت ئەم دیاریکردنی ڕۆژێک و کاتێک ئەبدێتکردنەوەی ئەم بابەتەیە ینی نمونە خۆ ناکرێ هەموو ڕۆژ بڵێ ینی بۆ نمونە تۆ خەڵک هەموو ڕۆژ داکی خۆشەوێ هەموو دقە و ساتێک داکت خۆشەوێت چکە داکت دڵە یعنی تۆ دڵت بۆ سێداکت دەوەست ئاوایە بەڵام تۆ کاتێک ڕۆژێک بۆ دایکە دەتەوێت لەم ڕۆژە بە جیاواز بەدایکت بڵێ دایە تۆم خۆشەوێ بە جیاواز بەدایکت بڵێ دایە داوە لێبوردن دەکەم ئەگەر کەم تەرخەمێکم هەبێ دیاریکردنی ڕۆژێک بۆ خۆشەویستی جا لە نێوان هاوسەرانە لە نێوان خۆشەویستانە لە نێوان هەر کەسێکە تۆ کاتێک ئەم ڕۆژە وەکو خۆشەویستی خۆت لەم ڕۆژە دووپات دەکەیەوە دەچی گەورەی خۆشەویستی خۆت دەسەلمێنیەوە بۆ ئەو کەسە وەکو دەڵێ شەحنی دەکەیەوە ئەمەیە کە دەگوترێ دیاریکردنی ڕۆژێک بەڵێ جا ئەمە کاک محەممەد بەردەوامە جۆمان لێتەوە بەڵێ کاتێک ئێمە ڕۆژێک دیاری کراوە یعنی تۆ سیر کە هەموو ڕۆژەکانی ساڵ با بڵێن تەنانە لە نەتەوەی گرتوەکان تەنانەت لە ڕێکخراوەکانی دیکە نێودەوڵەتیش ڕۆژیان بۆ دیاری کراوە ئەوە مانای ئەوە نییە ڕۆژەکانی دیکە خەڵک ئەم بابەتە فەرامۆش بکە تەنها ڕۆژێک بێ بە شان و باڵی ئەم بابەتە داهر بڵێن نەخێر ئەمە بابەتێکە شێوازی ئەدڤۆکەسی و کەمپین وەردەگرێ یا بابەتێکە شێوازی بیرهێنانەوە و بەخۆداچوونەوە وەردەگرێ بۆ نمونە هەر لەو مانگە بۆ نمونە ڕۆژێک لەوانەیە هەبێ بۆ ڕۆژی لێبوردەیی ئەمە مانای ئەوەی نییە ئێمە لە ساڵەکە بە تەواوی لێبوردەنین تەنها لەم ڕۆژە لێبوردەین نە ئەم ڕۆژە بۆ ئەوەیە تۆ هیچ نەبێت دەتوانی بۆ نمونە ئەگەر هەست بە ناخۆشیەک دەکەی لە بەرامبەر کەسێک دەست پێشخەری بکەی داوای لێبوردنی لێ بکەی و ڕوحی لێبوردەی خۆت بسەلمێنی یعنی ڕوحی مرۆڤایەتی خۆت بسەلمێنی ئەمە دەتوانی ئەمە ئیسیغلال بکەی یعنی تۆ ناتوانی هیچ مناسبەیەک لە گۆڕێ نەبێ بە کەسێک تەلەفۆنێکی بۆ بکەی بۆ نمونە پێی بڵێ ببوورە چکە کەسەکە لەوێ پێت بڵێت چ بووە تا ببورم بەڵام بۆ نمونە گروتیان ئەمڕۆ ڕۆژی لێبوردەیە تۆ دەڵێ ئەم ڕۆژەم بە فرسەت زانیوە هاتووم ئەم ڕۆژەی استیغلال بکەم بە فرسەتی دەزانم کە لە بەرامبەر ئەم کەم و کوڕیانێک کە لە بەرامبەر جەنابەت هەم بووە یان ئەو کەم و کوڕیانی جەنابەت بەرامبەر من هەد بووە هەموو ئەمانم کۆ کردوتۆ لە وشەیە کە ناوی لێبوردەیە و لێت دەبورە خۆشەویستی وایە منەکانیش کاک محەممەد کە هاوڵاتیان گردن ئازایی وەردەگیرێت ینی کە دەڵێ گردنە مازاکەیان لە جژنەکاندا دوو کەس تۆ بۆ جەژن یاری بۆ هەم ڕۆژی ساڵ جەژن نییە یخۆ خوای گەورەیان ئاینی پیرۆزی ئیسلامیان ئاینەکانی دیکەی کە هەر ڕۆژێ و جەژنێکیان بە خۆیان دیاری کردووە خۆ دەیانتوانی بڵێن ساڵ هەمووی جەژنە بەڵام تامی جەژن نامینێ هەموو شتێک کە کاتێکی بۆ دیاری دەکرێت و نسبەیەکی بۆ دیاری دەکرێت وا لە مرۆڤەکان دەکات تامەزرۆ بن بە گەیشتن بەم شتە بەڵام ئەگەر هەموو ڕۆژە بەردەستت بوو تۆ تامەزرۆ نابی یعنی ئێمە بۆ تامەزرۆی جەژنین هەمومان چونکە ڕۆژەکانی دیکەی ساڵ ماندوین ڕۆژەکانی دیکەی ساڵ زۆر سەرقاڵین ڕۆژەکانی دیکەی ساڵ هەر یەکە بە کۆمەڵک بابەت لێک دوورکەوتوتەوە تەنانەت پەیوەندی کۆمەڵایەتەکان لە نێوان خوشک و براکانیش زۆر لێک دوورکەوتوتەوە بۆیە هەمومان تامەزرۆی جەژنین کە پشوێکی گشتیە و ڕۆژێکی خۆشە یعنی تەنانەت تۆوا هەز دەکەی ژینگەی ڕۆژی جەژنیش جیاوازە ئەمڕۆ بۆ نمونە کە ناویندراوە ڕۆژی خۆشەویستی ئەم بابەتە تۆ لە چیرۆکەکە بگەڕێت چ بووە یعنی ئێستا دەیان کە خەڵک لەوانەیە ئێستا لە دیار ئەم بەرنامەیە دانیشتبێ بەشێکی پاڵپشتی قسەکان مامکایە بەشێکی گلەی ئەوە هەبێ بۆ ڕۆژێک ناوی خۆشەویستی ئەمە چیرۆکەکەی چۆن بوو ئێمە ئیشمان بە بابەتی چیرۆکەکە و حەدەسەکە نییە ئیشمان بەوەیە ئەمڕۆ ڕۆژی خۆشەویستیە باشەوەرە تۆ هەر ناوێکی لێ دەنێ ئاساییە بەڵام هیچ نەبێ ئەگەر تۆ دەزانی بۆ نمونە کەم و کوڕێکت هەبووە لە بەرامبەرەکەت یعنی دوو هاوسەر لە نێوان یەکتر کێشەیان هەبووە یا کەم و کوڕیەک هەبووە بە ئەمڕۆ پەیمانی خۆشەویستی دووپات بکەنەوە دوو خۆشەویست چەند ڕۆژە بین و نێوانیان گرژی تێکەوتووە سارد و سوڕی تێکەوتووە بە ئەمڕۆ داوای لێبوردن بکەن و بە چەپکە گوڵێک بە گوڵێک یا بە ناردنی نامەیەک یا بە تەلەفۆنی یەکتر بەسەر بکەنەوە تۆ هەر ئەمڕۆ
هیوادارم ئێستا بۆ نمونە هەر لەگەڵ ئەم بەرنامەیە هەموو هاوسەرەکان و خۆشەویستان مۆبایلەکەیان دەربین و نامەیەک بۆ یەکتر بنێرن داوای لێبوردن بکەن و خۆشەویستی بۆ یەک دووپات بکەنەوە بزانە ئەمە زەرەرە بزانە ئەمە جگە لە جەنابەت باسی شتێکی جوانت کردوتت هەر بۆ نمونە ئێستا مۆبایلەکان بگرن بەدەست یانەوە نامێک بۆ ئەو کەسەکە خۆشیانەوە بینێرن هەندێک لە کەسەکان لایەن وایە ئەوەی کە ڕۆتینی کۆمەلگایە بەو شێوەیە ئەبێ خۆشەویستی دەرببڕیت بۆ نمونە گردیاریەکت کڕی هەر ئەوە بێت کە لە ستانداردەکانی ئەم ڕۆژەیە ورچی سوور بێت و چکڵت بێت و گوڵی ڕۆز بێت و ئەمانە ئەگەر شتێکی جیاوازت کرد هەر ئەکرێت کە دەربڕینێک بێت هەر لە ئاستی ئەم ڕۆژەیە خۆتان دەزان بابەتی سوۆسیال میدیا و ئۆنلاین ئەمڕۆ شتەکانی ئاسان کردووە یعنی تۆ ئێستا تا دەچی گوڵێک دەکڕی و دەچێت شوێنەکە بۆی دەڕازێنیەوە تا دەچی دەیگەینی ئەمە زۆری پێدەچێت بۆی جار هەیە ئەمە لەبەر ئەوەی نەتوانیوە ئەم پرۆسەیەژ ئەنجام بدەیت سەرخاڵی ئەمڕۆ خەڵک هەمووی لە دەوامە لە ئیشە لە کارە بۆ نمونە تۆ لە جیاتی ئەوەی ئەوەندە پلان بۆ دابنەی کەی ئەم بابەتە کەی ئەم دیارە کەی ئەم گوڵا کەی ئەم نازانم چیە بکڕی و بیبێ هەر ئێستا تەلەفۆنەکەی خۆت دەربێنە نامەیەک بنێرە بۆ ئەزیزترین کەست خێزانتە خۆشەویستە هەر کەسەکە کە خۆشت دەوێت حەز لێ بەسەری کێوە لەم ڕۆژە نامەیەکی بۆ بنێرە پێی بڵێ کە بەڕاستی ویستم لەم ڕۆژەیە جوانترین دیاری بۆ تۆ بنێرم کە نامەیەکی پرخۆشەویستی بۆ نمونە ئەمە گرنگە تۆ پەیامەکە چۆن دەگا ئەمە بکە یعنی شت دوامەخە شتێک کە دەبێتە بنەمای خۆشببختی بۆ خێزان بۆ ژیان بۆ نێوان دوو خۆشەویست بۆ نێوان دوو هاوڕێ بۆ دوای بخەی کەسێک بەرنامەی داناوە عسرەکەی بچی گوڵێک بکڕێ عسرەکە بۆی نەکرا ئەی چی دوایە بۆ نمونە بەڵام تۆ چی تێدەچێت ئەمڕۆ کە بتانی بە شێوازێک لە شێوازەکان ئەخر نامەکانی مۆبایلمان خۆ دەیان شتی تێدای مەسنجەر و با بڵێن تۆڕەکانی کۆمەڵاتی بە شێوەیەکی گشتی لەم ڕۆژە بۆ دەیانشت بەکارمان هێناوە لە نێوان دۆستان و خۆشەویستان و هاوسەران و خێزانەکان بەڵام با ئەمڕۆ چەند بۆ نمونە دقەیەک بۆ نمونە 2 دقە تەرخان بکرێت تایبەت بێ بە پەیامێکی خۆشەویستی بەبێ ئەوەی بچێ سەر هیچ ناوەکی بابەتێکی دیکە چەند ساڵێکە بە یەکەوە ئەژین بە خاتونەکانیشەوە چون بابەتەکە لای خاتونەکان تۆزێک گەرم و گوڕە بە خاتونەکانیشەوە کاتێک لە یانە پرسی ئەڵێ چیت کردووە بۆ ئەمڕۆ ئەڵێت وەڵی ئەوە نەژیان سەرقاڵی کردوونی تر بەیەکیشەوە ئەوە نەژیاوین بابەتێک وەک ڕۆژی خۆشەویستی و ئەمانە لە لای ئێمە مانای نییە واتە لەوانەیە هەندێک جار ئەم ڕۆتینی ژیان و هیلاکی ژیان وا لە کەسەکان کات بەڕاستی ئەو کواڵیتیە کە لە بینیانە هەیە ئیتر ئەو ناوی خۆشەویستی نەکرێ لێ بنرێت چی بکرێت بۆی کە بە شێوەیەکی گشتی نەک تەنیا بۆ ڤاڵنتین بۆ ڕۆژی چواردەی دوو لە ڕۆژەکانی تریشە ئەو پەیوەندیە لە نێوان مرۆڤەکانە بەتایبەت لە نێوان هاوسەرەکانە هەیە هێشتا کواڵیتیەکی هەبێت کە بکرێت ناوی لێ بنرێت خۆشەویستی من لەبەر ئەوەی هەم وەکو توێژەری کۆمەڵایەتی پسپۆری کۆمەڵایەتی هەم وەکو ڕاوێژکاری ئاشتەوای خێزانی من ئەم بابەتە زۆر بە گرنگ دەزانم و ئەمە بە فرسەت دەزانم کە بابەتی ژیان دۆستی و بابەتی بەختەوەری ئەوەندەی گرنگە لە نێوان خێزانەکان پەری پێ بدرێت ئەوەندەی گرنگە خێزانەکان لە نێوان خۆیان ڕابابەتی خۆشەویستی بنیاد بنێنەوە ئەمە کاتێک تۆ چونکە بچووکترین چوارچێوەی کۆمەلگا ئێمە دەزانین یعنی بچووکترین پێکاتی کۆمەلگە خێزانەکانن کاتێک خێزان بەختەوەر بوو کاتێک هاوسەران لە ماڵەوە بەختەوەر بوون کاتێک ژن و پیا و هاوسەران لە ماڵەوە ڕێزی یەکتریان کرد ڕێزی جیاوازەکانی یەکتریان کرد ڕێزی با بڵێن هەموو ئەوشتانیان گرت کە لە نێوانیاندا هەیە دڵنیا بە لەوەی کە ئەم خۆشەویستیە ئەم ڕێزە دەچێتە دەرەوە لەبەر ئەوەی قسەیەک هەیە بۆ نمونە لە نێوان لە ناو کوردەواری خۆشمان دەگوترێ ئەگەر کەسێک لە ماڵەوە ئاسوودە نەبێ بچێتە دەرەوە هەموو دنیا هەر چوار دەوری ئاسوودە بێ ئاسوودە نابێ و پێچەوانەکەشی ڕاست ئەگەر کەسێک لە ماڵەوە ئاسوودە بێ پیاوێک ژنێک یا هاوسەران لە ماڵەوە بە ئاسوودەی بە خۆشەویستی ماڵەوە بەجێ بێڵن بە چەپکە گوڵ و ماچ ماڵەوە بەجێ بێڵن بە خۆشەویستی و ڕێز ماڵەوە بەجێ بێڵن ئەگە بچنە دەرەوە هەر چوار دەوری دەرەوەیان دڕک بێ ئەوان بە گوڵ دەیبینن هیچ لەمپەر و ڕێگریەک لە بەردەمیان نابێ بۆ ئەوەی ئەم ڕۆژە پلانەکانی کاریان پلانی سەرکەوتنیان پلانی کاری ڕۆژانەیان هیچ کێشەی تێناکەوێت چونکە بە خۆشبەختی لە ماڵەوە دەرهاتون ئەمە ناوەڕۆکی تەورێک ئەم ڕێمە دەبێت زۆر باسی بکەین یعنی خۆشەویستی چ کاریگەری و گۆڕانکاریەک لەسەر هاوسکەوتی تاگەکان دروست دەکات یعنی پێش ئەوە باسمان کردمان ئەو کەسانی کە لە پرۆسی خۆشەویستیدان نەرمونیانترن ئارامترن زۆر جار و هەندێک جاریش پێچەوانەوە ینی بابیریشمان نەچێت ئەگەر ئێستا توێژینەوە بکرێت هەر ئەمڕۆکە ڕۆژی خۆشەویستیە دەیان فەرتەنە ڕۆیە لە بینی خۆشەویستەکاندا زۆر جار بەوەی مەشغەڵەت و کێشە و بیرێچێت
گوڵێکی بۆ بکڕە نامەیەکی بۆ بنێری تریکرد بە کێشاڵە تۆ ئەم ڕۆژەوەش نەکرد تەنانەت لە ڕۆژێکیشدا تۆ نەوتوانی ئەمە بکەیت ئەم کاریگەریانە و گۆڕانکاریەکان چین هەڵێگرین بۆ دوای ئەم راپۆرتە وەڵام من بەرەوەکە هەر لە هەولێرەوە پامنێرمان سۆلین حەسەن راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر پێچانەوەی گوڵ لە بۆنە و یادەکاندا ئەزانین ئەمڕۆ گوڵفرۆشەکان زۆر سەرقاڵن خواست لەسەر گوڵی سروشتی زۆر لە زیادبووندایە بە تایبەتی لەم ڕۆژانەدا دەچین راپۆرتەکەی دەبینین دواتر دینەوە وەڵامی ئەو پرسیارانە بۆ بینەرانمان بەجێ دەهێڵین فەرموو. گوڵی سروشتی لە ئێستادا خواستێکی زۆری لەسەرە. لە زۆربەی بۆنەویادەکان ئێستا گوڵ وەک پێداویستێکی سەرەکی بەکاردەهێنرێت. من وەکو گەنجێک هاتیمە ئەم دوکانی گوڵفرۆشە بە جدی گوڵەکانی زۆر زۆر جوانە و دیاری زۆر زۆر جوانی لێ من زۆربەی کات هەم لە عیدی میلادی هاوڕێکانم هەم لە برادران لە خانەوادەی خۆم زۆربەی کات گوڵەکان دەکڕم و شتی زۆر زۆر جوانی لێە ئەم بە هەمان کاتیشدا طبعا زۆر کەفم بە گوڵی سروشتی دێ ئێستاش گوڵ لەم چەند ساڵی ڕابردوو زۆر زۆر باوە لۆ بۆنە سیاسەکان لۆ پرسەکان لۆ عیدی میلاد لۆ زەواج زیاتر بە هەمان کاتدا خۆشەویستەکان لە یەکدری دەبن و طبعا گوڵیش شتێکی سروشتی جوانە و دەشتی گەنجەکە ماوەی 12 ساڵە سەرقاڵی پیشەی گوڵفرۆشیە و شارەزایەکی باشی لەسەر گوڵ پەیدا کردووە. گوڵەکانیشمان بە عام لە کینیاوە دێ گوڵەکان هەمووی هۆڵندیە بەڵام گوڵەکان لە کینیاوەدا چیندرێت و دێتەوە کوردستان و عێراق و بەشێکی کەمیشی لە ئێرانەوە دێت. ئێستا تقریبان لە کوردستان خۆشحاڵانە دەتوانم بڵێم گوڵ زۆر مناسبە بەکاردێ هەنێ ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵک احتیمام و گرنجێکی زیاتر بە گوڵی دەدا. دووسێ مناسبە هەیە کەوا ڕئیسی و خەڵک زۆر دەیبا ئەوەی کە ڤاڵانتاینە کەوا تەخەڕوجە ختوبە و گواستنەوەی ئەوانە خەڵک زۆر دەیبا. ئەوەی دیکە بۆ نەخۆشە سەردانکردنی نەخۆش یاخود عید زەواجە عید میلادە ڕازاندنەوەی بۆنەی تایبەتی و جاچ بۆنەی سیاسی و حکومیە یاخود بۆنەی خۆشی حافلات و مناسباتی ختوبە و گواستنەوە ئەوانەیە و بۆ پیرۆزباییکردنیش خەڵک گوڵی دەبا و هەروەها بۆ سەر گۆڕ خەڵک زۆر گوڵی دەبا کەوە هەر گوڵە و ماناش خۆشیە هەر گوڵە و لە مناسبەیەک بکاردێ ئێستا بۆ منە سوور و سپی دیارەکەوە سوور هەم بۆ خۆشەویستی و جا خۆشەویستیەکە شەرت نییە مەرج نییە بینی کچ و کوڕ بێ مەرجە بینی ژنومێت بێ جاروێ بینی دوو هاوڕێ بینی کچ و دایکە بینی کوڕ و دایکە بینی باوک و دایکە بینی دوو هاوڕێ خۆشەویستە و سپیش بەمانەی ئاشتی یاخود لەو سەر گۆڕی مردوو زۆربەی سپی دەبردرێ و هەندێک جار سپی و زەردیش و بۆ نەخۆشیش زەردە و سپیە و زۆربەی جاریش گوڵی ملەوەنە وەکو ئەوەی کە زەوق و ڕۆقێک هەبی و مێشک و جەوی نەخۆشەکە بکرێتەوە و بە شێوەیەکی گشتیش پەمەیی کە هەمومان دەزانین پەمەیی زیاتر بۆ کچانەیە و ڕەنگی شینیش بۆ کوڕانەیە و زۆری گوڵەکان زیاتر لە 20 زۆری گوڵە 25 زۆری گوڵ ئەو تەنها گوڵەکان و زینەش نەفسیش زینەشمان هەیە کەواویش هەر بە گوڵ حیسابە بەڵام
لایمێ دڵن زیینە ئەوی شەردە زۆری زیاترەوە سەوزایی دا تا 15 زۆر سەوزاییمان هەیە و ئەوەی فرۆشی زۆری لەسرە نەک لە کوردستان و بڵم لە هەولێر لە تەواوی جیهان ڕەنجی سوور زۆرترین فرۆشی لەسرە ڕۆزی سوور تقریبا 170 تا 180 کڕیارەکان ڕۆزی سووریان دەوێت و سپیش لە دوای سوورەوە ئەو جاڕەنگکانیکە بە تەدریجی. لەگەڵ ئەوەی گوڵەکان لە هەرێمی کوردستان ناڕوێندرێن و لە دەرەوە هاوردە دەکرێن بەڵام بۆ زیاتر مانەوەیان پێویستیان بە شوێن و شێوازی تایبەت هەیە. شتێکش کە زۆر گرنگە و خەڵک زۆر باس دەکە زۆر پرسیار دەکە چی بکەن لەوەی کە گوڵەکەی دەبن گوڵەکە بمینێتەوە لەو گوڵەکە لەکنەمە دەمینێتەوە لەکنەوە نامینێتەوە یەک دووشتی ئاسان و سەرەکی هەیەکەوە دەبی گوڵەکە لەناو ئاویدا بدرێ و شوێنەکەی ساردبی و 2 ڕۆژ 3 ڕۆژ زارێک هەم ئاوەکەی بگۆڕدرێت و هەم بنی گوڵەکەی ببردرێت لەوەی گوڵەکە بۆ ماوەیەکی درێژمێنێتەوە و هەند کەشخواکەشی دەبی زۆر ساردبیان تا بکرێ کەشواکەی ساردبی و هەندێک کەسیش دەڵێ سپراهەیە کە گوڵی زیاتر بمینێتەوە ئەو شتانە هیچ ئەسو ئەساسی نییە هیچ سپرایەک نییە کا گوڵی ماوەی تەمەنی درێژ بکات و بەڵام جۆرە گوڵێکمان هەیە کە پێ دەمە گوڵی فۆڕێڤەر گوڵەکە سروشتیە و مۆمیا کراوە گوڵەکە هەیە 2 ساڵ دەمێنێتەوە هەیە 5 ساڵ دەمێنێتەوە هەیە هەر وەکو ناوەکەی خۆی فۆڕێڤەر یعنی هەتا هەتای گوڵەکە هەیە 10 ساڵ دەمێنێتەوە گوڵ هەیە تا هەتای دەمێنێتەوە کێسە گوڵمان هەیە ئەوە فۆڕێڤەر و گوڵەکە مۆمیا کراوە هەر سروشتیشە و گوڵەکە دەمێنێتەوە. بە بەراورد بە پێشوو بازاڕی گوڵفرۆشی زیادی کردووە ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە هاوڵاتیان بۆ خۆشی و ناخۆشی گوڵدەکردن و دەیکەنە دیاری. سۆلین حەسەن کەناڵی کورسات هەولێر. بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردامە بینکاک محەممەد و کوی و بینیمان ئەمڕۆ خوات لەسەر گوڵی سروشتی ڕوو لە زیاد بوونە بە تایبەتی لەم ڕۆژەدا کە گوڵی سوورۆک و هێمایەک و سمبولێک بۆ خۆشەویستی دانراوە ڕەنگە زۆرترین خواست و کڕێنی لەسەر بێت. پێشەی بێنە لام ڕاپۆرتە باسم لەوە کرد کاریگەریەکانی خۆشەویستی لەسەر ژیان و هەڵسوکۆتی تاکەکان چییە؟ تۆ گەڕ وەڵامی هەمومان بیتەوە پێت وایە و کەسێک کە لە خۆشەویستی دابێت هەڵسوکۆتیشی دەگۆڕێت؟ بەدڵنیاییەوە ئەوەی کە زۆر گرنگە بۆ مرۆڤ ئەوەیە کە مرۆڤ هەمیشە لێبوردە بێت کاتێک تۆ لێبوردەبووی ئەمە مانای ئەوەیە کە تۆ دیارە خۆشەویستیت بۆ دەوروبەر هەیە خۆشەویستیت بۆ ژینگە هەیە خۆشەویستیت بۆ ئاژەڵ هەیە خۆشەویستیت بۆ سروشت هەیە خۆشەویستیت بۆ هەم ئەو کەلوپەلانە هەیە کە لە دەوروبەرتان بۆیە کە کاتێک تۆ خۆشەویستیت هەبوو هەبوو لێبوردەش دەبی بەرامبەر با بڵێن هەموو ئەوەی کە لە دەوروبەرت هەیە هەموو ئەو خەڵکانی بەپێی تاقیکردنەوەکان هەموو ئەو خەڵکانی کە کەمتر تووڕە دەبن کەمتر با بڵێن هەڵدەچن کەمتر تووشی شڵەژان دەبن ئەو خەڵکانن کە خۆشەویستیان تێدا ڕێژەی خۆشەویستیان تێدا زۆر زۆرە بەرامبەر خەڵکەکان ڕۆحی لێبوردەی گیانی لێبوردەیان زۆر زۆرە بەرامبەر هەموو ئەو شتانێک کە بەرامبەریان دەکرێت بۆیە کاتێک مرۆڤ بیەوێ کە ڕێژەی خۆشەویستی و ڕێژەی لێبوردەیە لە خۆیدا بەرز کاتەوە و بیەوێ وەکو مرۆڤێک کە ژیان بە ئاسایی و بە ئاسوودەیی بەڕێ بکە و کەمتر مێشک و فکری سەرقاڵ بێ بە بابەتی لاوەچی و خۆی سەرقاڵ بکە بە کۆمەڵێک بابەتی کە با بڵێن دەبێتە بەشێک لە داگیرکاری لە ناو بیرکردنەوەی باشترین ڕێگە ئەوەیە کە مرۆڤ هەوڵ بدا بنەماکانی خۆشەویستی و خۆشەویستی خۆی بسەلمێنێ بۆ دەوروبەرەکە لە پرسیاری هاوڕێت کە باسیەوەی کرد ئایا بۆ نمونە زۆر زار گلەی لەوە دەکرێت خۆشەویستیەکە زۆر کەسێک بە کەسێک دەڵێ بۆ نمونە خۆشم دەوێت بەڵام نەیتوانێ ئەمە بسەلمێنێ خۆشەویستی خۆی بۆ هەموو شتێک نەک هەر بۆ مرۆڤ پێویستی بە سەلماندن هەیە کاتێک تۆ
کەسێک زۆر خۆش دەوێت هاوڕێکی خۆ زۆر خۆش دەوێت دوو کوڕ بەیەکەوە یەکتریان زۆر خۆش دەوێت زۆر هاوڕێن دوو کەس بەیەکەوە کوڕ و کچێک هاوسەران بەیەکەوە بە تایبەتی کا شەو ڕۆژ لە ماڵەوە بەیەکەون ناکرێت بۆ نمونە هاوسەرەکە پیاوەکە بۆ نمونە بڵێ من خێزانەکەی خۆم زۆر خۆش دێ وەڵام دەری نابڕمیان نامەوێت پێی بڵێم ئێزە خۆ ئەمە خۆشەویستەکە بۆ خۆت نییە ئەمە خۆشەویستەکە بۆ بەرامبەرتە تۆ خۆت خۆشەوێ بەڵام دەبی ئەمە بۆ بەرامبەرەکەت بسلمێنی کاتێک ژنەکە پیاوەکەی خۆی زۆر خۆشەوێ پێویستە بۆی بسلمێنی سلماندن چۆنە دوو بەشە خۆشەویستی بەشێکی ئەوەیە کە لە ناخدا دروست دەبێت ئەم خۆشەویستیە شتێکە کە مرۆڤەکە لە ناخدا خۆشەویستی هەیە بەرامبەر یەکتر شێوازی دومی یا بابڵەن ڕێگەی دومی بەشی دومی خۆشەویستی ئەوەیە کە پێویستی بە سلماندن هەیە ئەم سلماندنە پێویستی بە چییە یەکێک لەو بابەتانێک کە زۆر گرنگە لە نێوان خۆشەویستان بابەتی دیاریە یعنی دیاری تەنانەت لە دقە شەرعیەکانیش زۆر تەکیل لەسەر پێدانی دیاری کراوەتەوە تا بۆ منە حەدیثێکی پێغەمبەری خوا هەیە درود و خوای لەسەر بێ دەفەرموێت تەهاد و تەحاب بوو یعنی هەر کاتێک هەدیەت دیاریتان دا یەکترتان خۆشەوێ یعنی تۆ ئەگەر قەلەمێک لەسەر جیرفان بوو کە بۆ نمونە زۆر زیادە گوترێ بۆ نمونە قەلەمی قیمەتی چییە کاتێک کەسێکت خۆشویست کە قەلەمەکەی سەر جیرفانی خۆت دەرهێنا پێوت ئەم قەلەمە تایبەتە لەلای من پێم خۆشە لای جەنابەت بی پێم خۆشە خۆشم دەوێت لێ ئەمە وا دەکا کە ئەو کەسە حەز بە خۆشەویستی و گرنگی خۆی دەکا چونکە خۆشەویستی دەربڕین بەرامبەر کەسەکە بریتە لە پێدانی گرنگی بەو کەسە کاتێک تۆ گوڵێک دەکڕی بە دیاری دەیدەیە واتە تۆ ئەمە خۆشت دەوێت ئێستا وەکو باسم کرد کە بابەتی سوشەل میدیا هاتوۆتە پێش باشە کەسێک توی خۆشنەوێت چۆن دەتوانێت تەلەفۆنەکەی دەربێنێ مۆبایلەکەی دەربێنێ تەلەفۆنێکت پێ بکە پێت بڵێت تەنها ویستم ئەحواڵت بپرسم ویستم پێت بڵێم کە بزانم تەندروستی چۆنا وڵات دەمێکە بیرم کردووی ئەمە گرنگی پێدانە جا کاتێک ئەمە لە نێوان دوو کەس کە هاوڕێن کە خۆشەویستن ڕاست بێ لە نێوان هاوسەران ئەمە زۆر زۆر ڕاستە یعنی هاوسەران دەبێت ئەم بابەتانە بە پراکتیکی ڕۆژانە لە ماڵەوە یعنی تۆ تەنانەت بۆ نمونە لە چێشت ئامادەکردن زۆر زار تەماشا دەکەی خانمەکە دەڵێ بۆ نمونە لە ماڵەوە حەزمان لەم چێشتە نییە بەڵام لەوەرە پیاوەکە حەزی لێیە هاوسەرەکەم حەزی لێ ئەم چێشتە ئامادە دەکەم یام شێوازی گۆڕینی ماڵە پێم خۆشە دڵی پیاوەکە و هاوسەرەکەمی لەگەڵ بێت چکە ناوەکە لە خۆیەوە هاتووە کە تۆ دەڵی هاوسەر یعنی ئەمانە بە دوو کەس ئەم ئیداری ئەم ماڵە دەکەن ئەمانە هاوسەری ئەم ماڵن هاوسەرینن ئەمە بۆیە کاتێک تۆ دەتەوێت خۆشەویستی بنیاد بنێ پێویستە بۆی کە هەموو ئەو مرۆڤانەی کە یەکتریان خۆشەوێ ئەوانن کە لێبوردن ئەوانە کە بڕوان بە خۆشەویستی هەیە بەڵێ زۆر سپاس بۆ تۆ کاک محەممەد سپاس بۆ تەجوانەکانت